پارکی هەواری شار لە سلێمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بە یەکێک لە پارکە گەورە و ڕازاوەکاندا دەنرێت. ئەم پارکە کە ڕۆژانە سەدان خێزان بۆ پشودان و دوورکەوتنەوە لە جەنجاڵی ڕووی تێدەکەن، خەریکە بەهۆی پشتگوێ خستنیەوە وشک دەبێت و دەفەوتێت. سەرپەرشتیارانی دەڵێن پارکەکە دەیان دۆنم چیمەن و سەوزایی و دەیان هەزار درەخت و نەمام و گوڵ لەخۆ دەگرێت کە هەمویان لە بێئاوی و بێخزمەتیدا مەترسی وشکبوونیان لەسەرا. تەنانەت تا ئێستا نزیکەی 300 درەختی پێگەیشت و وشک بوون. لە مانگی حوزەیرانی ئەم ساڵەوە گرێبەستی ئەو کۆمپانیای خزمەتی پارکەکەی دەکرد کۆتایی هاتووە، بەڵام تا ئێستا هیچ کام لە وەزارەتەکانی دارایی و شارەوانی حکومەتی هەرێم وەڵامی داواکاری شارەوانی سلێمانیان بە دابینکردنی بودجەیەکی تایبەت بۆ خزمەتی پارکەکە نەداوەتەوە. وڵات دیارە ئێمە زیاد لە نزیشی 200 هزار گوڵ و دەوەنمان هەیە. ئەم گوڵانە پێویستی بە خزمەتە. یەکەم ئەوەی کە زەر و زەرەرمان بێ گوڵەکانە، گوڵەکانمان زۆری فەوتاوە لە بەروی لەوانەیە قاچی پیان رابێ، هەڵکێشرابێ کە ئاوی کەم بوو بێ، خزمەتی نەبۆ کرێکارەکان. ئەمە دوای ئەوە یەتە سەر چیمەنەکانمان زەرد بۆ کە ڕۆژانە خەڵک بەسەریا بڕوا و پیانی و ئەوانە و خزمەت نەکرێتەوە. بە دەرەجەی سێمیش دارەکانمان دیارە دار زیاتر بەرگاگرێ، بەرگەی کەم ئاوێگرێ، بەرگەی خزمەتی زیاترەگرێ. دارەکانش ئێستا تێکەوتەوە وشک بۆ لەوانێ 200 دارمان وشک بوو بێت و مەترسی ئەوانی تریش بکەین. وڵای ئێمە یاداشتێکمان ناوە بە ئەنجومەنی شارەوانی دارە ئێمە سەر بە شارەوانی سلێمانی یاومانە بە ئەنجومەنی شارەوانی وتومانە ئەگەر بودجێ بۆ دابین نەکرێت داخرێ باشترە. لای خۆیەوە بەرپرسی ڕاگەیاندنی شارەوانی سلێمانی ئاماژە بەوە دەدات لە سلێمانی 448 پارک هەیە. پارکی هەواری شاریش کە گەورەترین پارکە لەسەر ئاستی عێراق یەکێکە لەو پارکانەی کە مەترسی وشکبوون و سووتان و لە ناوچوونی لەسەرە. بەو پێی دەبێت بودجەی تایبەتی بۆ تەرخان بکرێ و گرنگی پێویستی پێ بدرێت. سەرۆکی شارەوانی سلێمانی بەردەوام لە خەمی سەوزایی شاری سلێمانی بووە، هەر بۆ پارکەکانی ناو شاری سلێمانی کە نزیکەی 448 پارکمانەیە لە ناو شاری سلێمانی و هەواری شار نزیکەی 4000 دۆنم ئەبێ. بەڕێوەبەری پارکی هەواری شار نووسراوی ئاڕاستەی سەرۆکی شارەوانی و ئەنجومەنی شارەوانی کردکەوە داوا بکرێت لە وەزارەتی شارەوانی سلێمانی ئەف بوو لە داوا لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار کە بودجەیەک دابین بکرێتەوە بە هەنای پارکی هەواری شارە بکەون، هەم لە وشک بوون هەم لە سووتان بیپارێزن. پارکی هەواری شار بەو گەورەیە بەو شێوەیە ناڕوا بەڕێوەیە، بۆیە ئەبێ پەلە بکرێت داوا بکرێتەوە بودجەیەکی تایبەت بۆ ئەو پارکە دابین بکرێت بۆی بتوانین هەم بژێتەوە هەم مەترسیەکانیشی نەمێنێ. بەدڵنیایی تو پارکی هەواری شار نەکات پارچێک باخچەی ماڵەکەش ئەگە خزمەت نەکرێت بەدڵنیایی تیاچێت. پارکی هەواری شار کە جوانیەکی تایبەتی بە سلێمانی داوە دەکرێت وەک توحفەیەک تەماشا بکرێت. ساڵانێکی زۆرە خزمەت دەکرێت و شوێنێکیشە بۆ حەوانەوەی هاوڵاتیان. ئێستا کە بەهۆی دابین نەکردنی بودجەوە خەریکە دەفەوتێت، داوا دەکرێت حکومەت و لایەنی پەیوەندیدار لە خەمی دابن و ڕێ لە فەوتانی بگرێن. لە کاتێکیشدا بەردەوام باز لە زیادکردنی ڕوبەری سەوزایی و پارێزگاری لە ژینگە دەکرێت. ئەرکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەیە لەسەر ئەم پارکە بێتە دەنگ. بەو پێی ڕوبەرێکی فراوانی سەوزایی بە سلێمانی بەخشیوە کە کاریگەری لەسەر ژینگە و ئاو هەوای شار بەگشتی هەیە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.